ئەمڕۆ چییە؟ چیتانەوێت لە پەروەردە؟ ئێمە سەرەکیترین داواکاریمان ئەوەیە کە کاتەکەمان بۆ زیاد بکرێ بەداخەوە کاتێکی ئێجگار کەمانێنێ ئێمە ئەوە تاقیکردنەوەیکی گرنگە لە ژیانمان 12 منهەجێکە کە زۆر و یعنی بە کاتێکی ئاسایی ناخوێندرێ جاوەرە ئەم عوزڵە و شتەی تێکەوت ئێمە بۆ هۆی مامۆستاکانمانەوە لێرەین ئەگەر ئەوان بایکۆتی پارە و بوتیان نەکردایە ئێمە ئێستا لێرە نەئەبووین دەبوو ئەوان پشتگیری ئێمە بکردای بەڵام لە هەمان کاتە ئەگەر نەڕۆین و یا خیابمانەکەن یا فەسڵمانەکەن ئێمە داوا چ ڕاش ئەکەین کەمترمان ناوێت ڕۆژەکەمان نەناتێ بە هیچ جۆرە جا ئەگەر ئازایە با بڵام کا بۆ چ ڕۆژە باشترە بۆ خۆی هێشتا لەبێ نەڕواتەنەوە ئیمتیحانی نیشتیمانی بۆ چەند ڕۆژێک کە دیاری کراوە فرەی سعیکردنەکەون ئەو بە هیچ جۆرە ئێمە بۆ